با تەوەری دوم درێژە بە بەرنامەکەمانە دەین لە تەوەری دوم بەڕاوی بەیانی باشکوردستاندا لەگەڵتان بەردەوامین لە تەوەری دومدا ئاماژە بە ڕاگەاندنی جانامی جیهانی مافەکانی مرۆڤ دەکەین کە ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤە باز لە مافەکانی مرۆڤ دەکەین لە هەمان کاتدا تا چەند هاوڵاتی تیاکەی کورد کە ئێمە تشکی بخەینە سەر بە مافەکانی خۆیان ئاشنن ئەو پێشێلکاریانە چیندا تۆ ئامارەکان لەم بارەوەچی دەڵێن بێکمان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە و ڕاوبوردەکاری زیاتر بۆ ئێوە دەخینە ڕوو ئەیش بە میوانداری کاک سابیر عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی بشێکی ڕاستەخۆ لە سعودی ئامادە بانی باش کاک سابیر بەخێربێن بەخێراتی کاک سابیر ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی ڕاگەاندنی ئەم جارنامەیە لە هەمان کاتە باز لە مافەکانی مرۆڤ دەکەین و تا چەند بوونە تاکی کورد هاوڵاتی کورد بە مافەکانی خۆی ئاشنایە. بەڵێ دەستان خۆش بێ بەیانتان باش بەیانی بینەرانی خۆشەویست باش ڕاگەاندنی جانڕامی جیهانی مافەکانی مرۆڤ خۆی بە خۆی پێبازێکی گەورە بوو لە ژیانی مرۆڤایەتیە کە لە دەی 12 ساڵی 1948 دەوڵەتە جلهێزەکان ئەو کاتە با بڵێن دوای دابەزاندنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان دوای شەڕی جیهانی دووەم لە ساڵی 1945 ئەم جارنامەیە ڕاگەیاندرا کە وەگوتم ینی کایە پێگەیشی زۆر گەورەی لە ژیانی مرۆڤایەتیە و لە پرۆسەی دیموکراسی و پرۆسەی پێکەوە ژیان و با بڵێن یەکسانی و خۆشویستنی مرۆڤایەتی ینی بەخۆوە بینی جیهان. ئەم جارنامەیە من بە کورتیە ئەمەوێت تۆزێک تشکێکی بکەمە سەر ئەویش ئەوەیە کە جارنامەی جیهانی مافی مرۆڤ لە سی مادە پێک هاتووە. یەکێکە لە لایحە گەورەکانی با بڵێن نەتەوە یەکگرتوەکان کە کاتی خۆی بە کۆی دەنگ دەرچووە لەلایەن کۆمەڵێک گشتی نەتەوە یەکگرتوەکان وەکوتمان لە دەی 12 ساڵی 1948 کە ئەمڕۆ ئێمە یاد یەکەینەوە. ئەم جارنامەیە خۆی بە خۆی وەکو دەستورێک یاخو میساقێکی جیهانی و نێودەوڵەتی وایە شتێکی زۆر گرنگە بەڕاستی یەکێکە لە با بڵێن شکۆمەندیەکانی با بڵێن نەتەوە یەکگرتوەکان کە ئەو کاتە بیریان لەوە کردووە. جا وەگوتم ئەم میساقە ئەم دەستورە ینی کە ئەو دەوڵەتانی ئیمزایان لەسەر کردووە تەمەن ئەویش بە ویست و بە ئیرادەی دەوڵەتەکان خۆیانەوانی کە ئەندام بوون ئەو کاتە لە ئەنجومەنی ئاسایش و لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بەگشتی ڕێکوتنامەکان با بڵێن عەفو بۆ ینی جارنامەکان واژوو کردووە و قبوڵیان کردووە بۆی کە لە ناو وڵاتەکانی خۆیانە دەوڵەتەکانی خۆیانە بڕگە بە بڕگەی مادەکانی جێبەجێ بکەن. بەداخەوە هەندێک دەوڵەت کە واژووشی لەسەر کردووە بەڵام زۆر دوورە لە جێبەجێکردنی ئەم پرەنسیپ و ئەم بنەمایانەی کە لە ناو بڕگەکانی جارنامەی جیهانی مافی مرۆڤ هەیە. ینی کۆمەڵێک دەوڵەت هەیە سیستەمی دیکتاتۆری پێیڕاوەکان بەداخەوە کە لەوانشن کە واژویانە سەر کردووە واژویانە سەر زۆربەی ڕێکوتنامەکان کردووە وەکو ڕێکوتنامە مافەکانی مناڵ ڕێکوتنامە مافەکانی کەرەکاران مافەکانی ژنان بەڵام ینی سێرەکەی لە بواری جێبەجێکردن و پراکتیکە سێرەکەی زۆر دوورن لە مەفاهیم و لە چەپکەکانی مافی مرۆڤەوە ینی بە هیچ شێوەیەک جێبەجێ ناکەن لەبەرەوە عێراقیش ئێستا بەداخەوە کە زۆربەی ڕێکەوتنامەکانی نێودەوڵەتەکان پەیماننامەکانی واژوو کردووە بەڵام بە جۆرە لە جۆرەکان لە هەندێکشانە تۆزی خەمسارد و دوورە لە جێبەجێکردنەوە. ئەمە بە شێوەیەکی کوردیا من حەزم کرد ئاماژەی زۆر باشە. کاک سابیر لە نێو ئەم بڕگە و مادانەدا بەگشتی باس لە مافەکانی مرۆڤ کراوە بەڵام دەبێت پرسیاری ئەو بکەم سەرەتای ترین ماف کاشێ هەر تاکێک هەیبێت بەبێ هیچ ئەرکێک چییە؟ سەرەتاییترین ماف ئەگەر بڵێن فۆکس بخێنە سەری ئەوەیە کە هەموو مرۆڤێک مافی ژیانی هەیە. ینی مافی ژیان ینی مافێکی ینی سەرەتاییەوە مافێکە و ئەتوانم بڵێم ئەم مافانە بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک مافی ڕەسەنن ینی ڕەسەن ئەوەی کە بە عەرەبی پێوترێ متەئەسڵ ینی متەئەسڵ لە ناخی مرۆڤایەتی و ئی خۆیەتی ئەم مافانە کەس بۆی نییە زەوتیکە ینی ڕەسەنایەتی لەوایە کە مرۆڤ هەر وەکو لەدایکبوونی وەکو کۆرپەلەیەک کە یەتە دنیاوە ئەم مافانەی هەیە بەبێەوەی کەس پێی بدا ینی خۆی هەیەتی لەبەرەوە لە ئەنجامی گەورە بوون و مارەسەکردن و بەریەکەوتنی لەگەڵ دەوروبەر و لەگەڵ ژینگەکەیە ئەم مافانە زەوتەکرێ ینی پێشێل ئەکرێ باش نییە ینی لەبەرەوە ئەتوانین بڵێن مافی ژیان و مافی هاتوچۆکردن مافی بەدەستێنانی با بڵێن
کۆی ئەو خزمە گوزاریانەی کە پێشکەش دەکرێەوەنامە هەمووی مافی سەرەدایی ئینسانە بەڕاستی ینی پێویستە دەوڵەت و دامەزاکان و ینی لایەنە خزمە گوزاریەکان بۆی دابیکەن بەبێ ئەوەی خۆی داوایکە بەڵام بەداخۆی ئێمە لە ناوەقعەکە ئەژین ینی زۆربەی چینی توێژەکان خۆیان ئەڕژین لەسەر شەقامەکان داوای مافەکانیان دەکەن ینی مالعلم ئەبێ ئەو مافانە ینی پێشەوەی کە بۆ نمونە خەڵک لە دەرگای دام و دەستگا و حکوومەت بدا حکوومەت خۆی بەرپرس بێت لەوەی کە ئەم مافانە جێبەجێ بکە ئەنجا بەپێی توانە ئەو حکوومەتەیە ئەو دەوڵەتە توانای دارایی و توانای ئابووری توانای لۆجستی و کۆی توانەکانی تری ینی تاقی بەشەری چەندە ئەویش بەو شێوەی مامەڵە بکە بەڵام هەر بڵێ نییە من پێم وایە ئەوە هاوچەشەیەکی هاوسنگ نییە ینی لەبەرەوە پێویستە بۆ زرێ ماف هەیە لەبەرەوە پێویستە دابینیش بکرێت. بەڵێ کاک سەبیر سەبارەت بە مافەکانی مرۆڤ ئەم مافە سەرەتایین خو مافەکانی دیکە جۆر بە جۆرەکان تا چەند هاوڵاتی کورد مافەکانی پێدراوە یاخود خۆیان داوای بە دەستکەوتن و دەستکردنی مافەکانی خۆیان دەکەن. ئەگەر ئێمە بەراورد بکەین لەگەڵ مەسەلەن ساڵانی ڕابردووە ینی با بڵێن لەگەڵ 10 ساڵ پێش ئێستا یان ئەکرێ بڵێن وردەوردە هەنگاونراوە بەرەو ئەوەی کە ئێمە ینی پرەنسیپەکانی مافی مرۆڤ جێبەجێ بکەین ئێمە لە لای خۆمانەوە پێشتر کە وەزارەتی مافی مرۆڤ هەبوو کە وەزارەت هەڵۆشایە و دەمسکرا لەگەڵ مەسەلەن ینی ئیدارەتکەیەشی گرتەوە ینی وەزارەتێکی مافی مرۆڤ یەکگرت و دروست بوو لە هەولێر دوایی بوو بە دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2010 لە ساڵی 2013 دەستی سەربەخۆی مافی مرۆڤ ئێستا کۆمەڵێک نووسنگی زۆری هەیە لە شار و شارۆچکەکان و ئەم نووسنگانە بە بەردەوامی ئەگەر متابعەکان بە بەردەوامی ئەمە هەوڵە دەین ینی پرەنسیپەکانی مافی مرۆڤ ئاشنا بکەین بە کۆمەلگا هەوڵە دەین کۆمەلگا و شار بکەینەوە بەرامبەر بە ئەم مافانە هەوڵە دەین هەنگاوی باش بنێن بە ئاراستەی ئەوەی کە هەموو چین و توێژەکان هەموو تاکێکی کورد ینی کۆمەلگای کوردی بە مافەکانی خۆی ئاشنا بێ و بەبێ ئەوەی ئەو هەوڵی بۆ با یاخۆ بۆ نمونە ینی چۆنەڵی بە شێوەیەکی بەردەوام داوای بکە ئێمە مەسەلەن هەوڵ بین بۆ لە ڕێگەی ئەلتیماسمان لەگەڵ دامەزەکان لە ڕێگەی وەزارەتەکان و حکوومەتی کوردستانەوە ئەم مافانە بۆ خەڵک دابین بکرێت لەبەرەوە وتم ئەم مافانە مافی متەئەسڵ وڕەسەنن مافی خەڵک خۆیەتی لەبەرەوە ناکرێ مەسەلەن زەوت بکرێ یاخۆ پێشێ بکرێ پێویستە دابین بکرێت ینی پرسیارەکەی جەناب سەبارەت بۆی کە تاکی کورد تا چەندێک بە مافەکانی گەیشتووە خۆی بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم کولتوری مافی مرۆڤ لە کۆمەلگای عێراقی و کۆمەلگای کوردیە لە دوای ڕاپەڕینەوە مەسەلەن ئێمە ئاشنا بووین بە هەندێک مفرەدات و هەندێک دەستەواژەی با بڵێن لە بابەتی مافی مرۆڤ و بابەتی ینی بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ئەوانی کە کۆمەڵی دەستەواژەی تر هاتوۆتە ناو با بڵێن فەرهەنگی کوردیەوە ینی واقعیان بە شێوەیەکی تەندروست ئێمە حەزەکەین ئەو پرەنسیپانە جێبەجێ بکرێت لەبەرەوە پێویستی بە کات زۆرە بەڕاستی وەکو هەنگاو بە هەنگاو بوو لەبەرەوە ئێمە بەداخەوە کۆمەلگایشین لە ناو جەرگەی نەهامەتی و ینی شەڕ و پێشەکاری مافەکانمان و جینە و سعید و ینی چۆنەڵی پرۆسەیەکە هەبوو بۆ لە ناوبردن و ینی پاکتاوکردنی ڕەگەزی گەلی کورد و لەگەڵەوەشە ینی لەگەڵ سوپایەکی با بڵێن چۆنەڵی پێشەرکار و درڕندەیە مەسەلەن ئەم میلەتی کورد ینی هینی هەبووە بەرکەوتنی هەبوو ئەوانە مەبەسم لە سەردەمی ڕژێمی پێشووە ینی بە شێوەیەکی گشتی ئەمە جۆرەکان هینی دروست کردووە ینی فۆبیایەکی دروست کردووە ترسێکی دروست کردووە لەوەی کە ئێمە دایمە لە ئایندەی خۆمان بترسین دایمە لەوە بترسی مافەکانمان پێشە دەکرێت دایمە لەوە بترسین کە خەڵکێک هەیە ئێمە سەرکوت ئەکات ینی ئەمە لەناو باگراوندی سایکۆلۆژی تاکی کووردا ڕەنگی داوەتەوە ینی لەوانە بڵێم بە تەمەنی من ینی هەندێک ڕووداوم بینیوە بەڵام لەوانەیە بە تەمەنی مەسەلەن چنین توێژێکی ینی کەسێکی لاو گەنج ئێستا ئەوەی نەبینی بێ بەرەوە ئەو باگراوندە سایکۆلۆژیە کە لە ناخی تاکی کووردا دروست بووە لە ئەنجامی ڕوبەڕوونەوە و بەرەنگاربوونەوەی زۆر
و چۆنەڵی بەریەکەوتنی نێوان خەڵکێکی بێچەک و خەڵکێکی چەکدار ینی ئەمە وای کردووە ئەو ینی کولتوری پێشلکاری و ستەمکاری کە لە ناخی ئەمەیە چەسپیوە بە هەمیشە هەبێت لەبەرەوە دەرهێنانی ئەم جۆرە بیرکردنەوە ئەم جۆرە ینی هینا فۆبیایە لە ناو سایکۆلۆژیای تاکی کووردا پێویستی بە هەوڵدانی زۆرە بە تایبەتی لە بواری مافەکانی مرۆڤ لە بواری وشارکردنەوەیە زۆر باشە ئێمە هەر لە منداڵیەوە زۆر نەمان ئەومان بیستۆکە بەرامبەر هەموو ئەرکێک مافت هەیە بەرامبەر هەموو مافێکیش ئەرکەیە باسی ئەمەمان بۆ بکات چون لە جۆرنامەی جیهانی بەس لە ئەرک و ماف کراوە بە شێوازێکی لە هەموو مادەکانیە یعنی کە بۆ من هەر مادەیەک تاکی ینی لەسەر یەک ماف ئەکاتەوە بۆ نمونە مەسەن مادە یەکەم باسی مافی ژیانەکە وەکو باسمان کرد مەسەن بۆ منە لە مادەی چواردەیە مەسەن مافی ئازادی ڕادەربڕین ینی لە مادەکانی ترە بە شێوەیەکی گشتی مەسەن باسی مافی یەکسانبوون لە بەردەم یاسا باسی مافی پێکەوە ژیان و وەکو با بڵێن هاتوچۆکردن مافی مڵکدارێتی تایبەتی با بڵێن کەسێکە بۆ هەیە بێتە خاوەنی مڵک ینی مڵکی تایبەتی مەبەستم ینی مافی با بڵێن سەلامەتی یاسایی یا مافی بەدەستهێنانی زانیاری ئەم جۆرە مافانە هەمووی لە ناو جەرنامەکە جێگیر کراوە بە شێوەیەکی گشتی ینی شتێک نییە پەڕی بێت ینی هەمووی باز کراوە ڕەنگی داوەتوتیایە بەڵام گرنگ ئەوەیە ئەم جارنامەی جیهانی مافی مرۆڤ کە لایحەیەکی نێودەوڵەتیە و وەکوتمە میساقێک یاخود دەستوریشی جیهانیە کە شۆڕ بۆ ناو ینی سیستەمی دەوڵەتەکان ئەم دەوڵەتانە لە پرەنسیپە یاسایەکانی خۆیانە لە یاساکانی خۆیانە ئەم مافانە جێگە بکەنەوە یعنی خۆشبەختانە ئێمە ئەتوانین بڵێن لە هەرمی کوردستان زۆربەی یاساکان یاسای بەرکاری باشن ینی و لە زۆربەی یاساکانی شەهستەکەم ئێمە متابعین و ئەخوێنینەوە ینی یاساکەم زۆربەی پرەنسیپە ینی حقوقیەکان مافەکان جێگەی کراوەتەوە هەوڵ دراوە کار لەسەر بکە بەڵام گرنگ لەوەیە ئەم یاسایە کە دەرەچێ یعنی تەنها نووسینێک لەبێت لەسەر ڕەفەدانرێ و کاری پێ نەکرێت پێویستە بە بەردەوامی ئەم یاسایە لە کارە بێ ینی جێبەجێ کوردستان و عێراقدا کە ئەندامێکن و جارنامەیە کە عێراق ئەندامێکە تا چەند بۆ منە ئەو مادانەی خود ئەو پرەنسیپانەی کە باس کراوە لێرەدا پەیڕەو دەکرێت پێشێلکاریەکان تا چەند بخۆیانەوە دەبینن ئێمە وەکو ئەبینین ینی جەنابیشتان بینوتانە ینی لە خۆپیشاندانەکانی بۆ نمونە تشرینی مەسەن ساڵی 2019 2020 عراق ینی لە عێراق چەندەها بەدەیها خەڵک ینی شەهید بکوژرا بە چەندەها خەڵک ینی بە سەداها خەڵک بریندار کراوە ئەوانە ینی ڕوبەڕوونەوەیشی زۆر توم و تیژانەی ینی لەگەڵ خۆپیشاندانەکان و خۆپیشاندەرەکان ینی کرا ینی بە شێوازی زۆر ینی ناجۆر ئەوەی کە ڕێگە پێ نەدراوە مامەڵیان لەگەڵا کرا بە هەمان شێوە توانین بڵێن مەسەلەن لە کۆی گشتی خۆرهڵاتی ناوەڕاستە ئەم زۆر پێشەکانیانە لە دەوڵەتانی خۆرهەڵاتە ڕوو ئەدا دەبەرەوە ئەم کۆمەلگایانە ئەگەرێتەوە بۆ دووسێ شت ینی من ئەگەر وردی کەمەوە لەوەیە کە بۆ منە هۆکاری ئەم هەموو پێشەرکاری و ستەمکاریانە چییە؟ یەکەم ئەوەیە وەگوتم ئەم کۆمەلگایانە باگراوندێکی هینیانەیە ینی باگراوندێکی شەڕیان هەیە ینی مێژوەیەکی جوان نییە مێژوەیەکی پاک نییە مێژوەیەکە ینی پڕێتی لە نەهامەتی و لە ستەمکاری و لە ململانی و بەریەکەوتن ئەمە یەک دووەمیش لەم دەوڵەتانەیە بە عێراقیشەوە کە ئەڵام عێراق هەرمی کوردستانشی لێ جیاناکەمەوە یعنی بە جۆرە جۆرەکان یاسا وەکو پێویست سەروەر نییە کە یاساش سەروەر نەبوو پێشەرکاری ڕوەدا حتمما بەرزبیزمی ئابێ و ئەوانە ینی خەڵکێک هەیە بەسەڵاتدار و ئەوانە لەوانەیە ینی پێویست بۆ نمونە یاسا ینی سزای ئەو نەدا یا لە حەقی ئەو نەکە ئەوانە سێرەکی پێشەرکاری ڕوەدا مثلەن ینی لەوانەی خەڵکانێکە بێ وا هەست کە هەموو کارێک ئەنجام بدا بۆ ئەو هینا شیاوە یا خۆڕێگە پێدراوە بەڵام ئێمە باسی مەبدەیەکەین پرەنسیپێکەکەین کە پێوترێ یەکسانی لە بەردەم یاسا یەکسانی لە بەردەم یاسا ئەوەی کە بۆ پاشا و بۆ گەدایە بێ یەک بێ ئەوەی کە بۆ دەسەڵاتدار و بێ دەسەڵاتە ئەبێ وەک یەک بێ ئەوەی بۆ سەردەست و بۆ ژێردەسە بێ وەک یەک بێ ینی لە بەردەم یاسایە لەبەرەوە پێویستە ئەم یەکسانی و هاوسانگی هەبێت
ئەمە وەکو وتمان بڕگەی دووەم نەبوونی سەروەری یاساوەکە کە پێشەرکاری و ستەمکاریەکان هەبن. بڕگەیشی تر یاخو پێشەکاریشی تر ئەوەیە کە با بڵێن هۆکارێکی ترەوەیە کە نەعەدالەتی هەیە، نادادپەروەری هەیە کە نادادپەروەریش لە هەر دەوڵەتێکە هەبوو حتمما یعنی فەسادی و گەندەڵی زۆر ئەبێ، پێشەرکاری زۆر ئەبێ، ستەمکاری زۆر ئەبێ، خواردنی مافی تاک بەبەرچاو بە ڕۆژی ڕووناک ئەنی ئەکرێت پێشەرکاری زۆر زۆر ئەنجامە درێ لەبەرەوە بۆیە ئامارەکانیش ئەومان پێیاڵێن کە ڕێژەی ئەمارە لەبەردەستە هیچ شتێک لە سەرەتا ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو وڵا کۆمەڵی ئامار هەیە بەڕاستی من نەتوانم ئاماژەی پێ بەم کە لەسەر تونتیژەکان و پێشەرکاریەکان بە شێوێکی گشتی ئەتوان بڵێن ینی بەداخەوە ینی کوشتن بە چەک زۆر بووە، ینی بە تایبەتی ئەوەی ڕۆژانە لە هەواڵەکان گوێبیستی بەدڵنیاییەوە بەداخەوە ینی ئەم ینی هەواڵانە بە شێوێکی گشتی ئەدرێ بە ژێی خەڵکە و ینی ماش بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان نائارامی دەرونی لای تاکی کورد مەسەلەن لای سندنەوەی مافی ژیانە لەو تاکەی بە تاکید ینی لای بینەر ئەمەش جۆرێک لە هین دروستەکات ینی جۆرێک لە ینی نائارامی و نائاسوودەی مەسەلەن کە ئەم کوشتانەکە مەسەلەن بە چەکی بێمەڵەت بە زۆری بەچەکی بێمەڵەت ئەنجامەدرێ بەداخەوە. اینجا بابەتی تری مەسەلەن هینیشێ ئالات هەیە کە بەکارێن بە چەقۆ بە هەندێک ئەمەش لە ئەنجامی ئەوەی کە ڕاستی تاک وشیار نییە بەداخەوە بەرامبەر بە مافەکانی و بەرامبەر بە مافەکانی بەرامبەریشی ینی وازانەیە ئەو ئازادە لەوەیە هەموو شتێک بکات بەڵام ئازادی تا سنوورەیە کە تۆ ئازادی بەرامبەرەکەت یاخو مافی بەرامبەرەکەت پێشێل نەکەیت کە مافی بەرامبەرەکە پێشێل کرد ماناوێت و باوەڕی بە ئازادی و بە مافی مرۆڤ و بە مەسەلەی وشیاری و بە پرەنسیپەکانی دیموکراسی و پێکەوە ژیان نییە. ئەگەر بۆ نمونە زەوتکردنی مافی ژیان لە کەسێک یا لەسەندنەوەی مافی ژیان لە کەسێک لە کوشتنی بە فیشەکێک یا بە چەقۆیەک ئەمە خۆی بەخۆی تاوانێکی گەورەیە بەڕاستی ینی وەرە و یاسا سزای داناوە مەسەلەن بە پێی مادەی 406 قانونی عقوباتی عێراقی ئەم کەسە بێ ینی حەبس بکریا بێ زیندانی بکرێ بۆ ماوەی مەسەلەن ئەوەنە بەڵام ئەمە خۆی بەخۆی چارەسەر نییە. چارەسەر ئەوەیە کە کار بە بەرنامە ڕێژی بە پلان ڕێژی کار لەسەر وشارکردنەوەی تاک بە تاکی کۆمەڵگا بکرێ بەرامبەر بە ڕێزگرتن لە مافی یەکتری و کولتوری ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بکرێتە پرەنسیپ و بەرنامە و زۆر گرنگ پێ بدرێ و من لێرەش داواکەم بەڕاستی کەناڵە بەڕێزەکەیەوە کۆی کەناڵەکانی تری ڕاگەیاندنیش زۆر گرنگی بە بابەتی وشیاری بن، زۆر گرنگی بە بابەتی پێکەوە ژیان بن و بابەتی یەکسانی و یەکتر خۆشویستن ینی ئەمانە ینی پێویستی بە هەنگاوانان و بە بەرنامەی بەردەوامە لەبەرەوە ڕاگەیاندنەکان با زیاتر هەر فۆکس نەخەنە سەر هەواڵی ینی شەڕ و کوشتن و کەسێ لەوێ کوژرا و کەسێ لەوێ ینی بریندارکرا یاخو لە شوێنەکە ناڕزایەتیەک یان ڕاستە ئەمەش ینی گرنگە کە ینی کەناڵ بەرجەستەی کە و یاری بگاتە سەری و بیخاتە ڕووکە لە شوێنێک پێشەرکاری هەیە بەڵام من حەزەکەم بەشێک لە بەرنامەکان بەڕاستی گرنگیدان بێ بە پرەنسیپەکانی مافی مرۆڤ بە بابەتەکانی وشیاری. بەڵێ کاک سابیر تۆ ئەمەژە بۆ کرد کە ئەوانەی بەکارهێنانی چەکی بێمەڵەتی نەخۆت ڕحسەندنەوەی لە کەسێکدا ئەوە لە ڕزبەندی یەکەمدا لە هەرێمی کوردستان یاخۆ دەکرێت بڵێن پێشەرکاریەکانی تر تونند و تیژەکانی تر بوونیان هەیە. نا ئێمە بەڕاستی هینێک هەیە ینی جۆرێک لە تەسنیفیان با بڵێن پۆڵێنکردن هەیە بۆ تاوانەکان ینی ئەوەی ئێمە توانین ئاماژەی پێبێن کە ئەم تەسنیفە لە چاکسازەکانیش مەسەلەن هەیە لە جیهانی شایانی جۆرێک لە تەسنیف و پۆلێنکردن بۆ ڕێژەی تاوان هەیە ینی کوشتن لەسا لە پلەی دووەمایە با بڵێن لە ڕێژی کوشتنە لە هەرێمی کوردستاندا بەڵێ پلەی یەکەم لە ئەنجامدانی تاوانە ئێستا مادەی هۆشبەرە بەداخەوە ینی مادەی هۆشبەر ینی بەداخەوە وەکو بازرگانیکردن و وەکو بەکارهێنان و خواردنیشی ڕێژێکی زۆر هەیە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان ینی بەڵام پێی ئەو ئاماری لە بەردەستی ئێمە ئەوانەی کە دەژی کراون لەسەر مادەی هۆشبەر ڕێژێکی زۆر یانی وەکو بازرگانیش وەکو بەکارهێنەر و بخۆریش بەداخەوە ئەنجا ڕێژەی کوشتن بۆ نمونە لە تەسنیفی دووەمایە مەسەلەی تیرۆر ینی
ینی ئەوانی کە لەسەر تیرۆر ئەگیرن ینی بە شێوەیەکی گشتی ینی تیانە لەوانی بۆ هۆی پەیوەندیکردنێکەوە بە ڕێکخراوێکی تیرۆریسی یا بۆ نمونە جۆرە لە جۆرەکان مەسەن پەیوەندی هەبوو بێوانە ئەمەش هەر بەخۆی ژمارەیەکە هەیە ینی خەڵکانێکی زۆر لەسەر ئەوەش دەژی کراون ینی جا بە چوارم دزیکردن ینی دزیکردنیش هەر ڕێژەیەکی زۆر زۆرە بەڕاستی لەبەرەوە ئەگەر یاسا سەروەر نەبێ و هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی بە وەکو ئێستا چاوکراوە نەبن ڕێژەی دزیکردن بەڕاستی هەموو کۆمەلگا بێتە بەرهەڕەشەی کۆمەڵێک ینی تاوانکاری و ئەوانە لەبەرەوە جا ینی ساختەکردن سەر پێچی هاتوش و ناپاکی لە ئامان و شەڕکردن و بریندارکردن و هەڕەشەکردن و ئەمانش ینی لە تەسنیفەکە ئەوانش جێ خۆیان کردووە ینی بە پلەبەندیەکە ئەوانش بوونیان هەیە بەڵام من لێرە تەکمیلەی ئەوەم نەکرد ینی وتم هەر باسی کوشتن کرد بە چەکی بێمۆڵەت کە ئامارەکەی ینی هەندێک مانگ هەیە کەمە هەندێکیش هەندێک مانگیش هەیە زۆرە ئێمە ئاماری هەشتا ینی ببرن حەوت تا هەشت مانگمان لە بەردەسایە کە باسیەوە کە ڕێژەی سووتانیش هەر مەسەلەن سووتانی ئافرەتان بەتایبەتی ئافرەتان سووتانی ئافرەتانیش هەر زۆرە لەلایەن کەسانی ترەوە بەتاکید لایەن کەسانی تریشەوە لە ئەنجامی ڕووداویشە یعنی ڕووداوی کەسەکە خۆی دەسووتێنە بەهۆی نەئارامی ئەوە شەیە بەڵێ خۆی سووتانن خانەی خۆی جایە خۆ سووتانی جارەیە ئەوە کەسەکە خۆی بەدەستی خۆی سووتێنێ مەسەن بۆ میرە لە مانگی یەکە چوار خۆشتوانمان هەبوو لە سلێمانی لە مانگی مانگی سێ بوو برە دوو خۆشتوانمان هەبووە ئەجا لە مانگەکانی کە خۆشبەختانە نەبووە ینی مەسەلەی خۆشتان پێشکردنی مافی گشتی ئەوە شەر ڕێژێکی هەیە و ئەوانە ینی بۆ نمونە بە تایبەتی مافی ئافرەتان کە لە بەڕێوەبەرەکانی تونوتیژی کە ینی سکاڵا تۆمارەکان سێرەکەی لێرە بەسیەوە کە بۆ نمونە ژمارەی و سکاڵانش کە تۆمار کراون لە بەڕێوەبەرەکانی تونوتیژی ینی ڕوانگەی پارێزگای سلێمانی مەسەرەن بۆ نمونە لێرە پیاویش ینی سکاڵای زۆر تۆمار کردووە ینی سێرکە ئەگەر مەسەرەن لێرە سێرەکەی بۆ نمونە لە مانگی یەک بۆ نمونە ئەێنمەوە 62 سکاڵای پیاوان هەبووە بەڵام ئی ئافرەتان 126 سکاڵا هەبووە بۆ نمونە لە مانگی دوو هەفتاوێک سکاڵای پیاوان هەبووە لەسەر خێزانەکانیان 156 یان سکاڵای ئافرەتانیش هەبووە لە ژمێردەکانیان زیاتر تونتیژەکان کە بەرامبەر بە پیاوان کراوە چی بووە چی لە خۆ وەڵی ئەوەی ئێمە ئەزانین تونتیژەکان چۆن بە هەمان شێوەی ژنێک ئافرەتێک تونتیژی بەرامبەر ئەکرێت لایەن پیاوەکەیەوە لەوانەیە کاردانەوەکە بە هەمان شێوە تونتیژی ینی تونتیژی احترامان هەندێک جارە ئەگاتە مەسائلی پێکەوەژیان و سەرجی و ئەوانەش ینی ئەوەش خۆ لە تەسمیمی تونتیژیاوەش هەر باس کراوە ینی جا لەوانەیە بە لێدان بێ لەوانەیە لامان هەندێک جار بە تونتیژی بە قسە ینی بە جینێودان مەسەلەن بە ئەمانە هەمووی تونتیژین ئەجا تونتیژی ینی سێکسیش هەیە بە شێوەیەکی گشتی ئەجا کۆی ئەم ئامانە نەکۆکراوەتەوە لە خشتەکەیە کاکسابیر هاوڵاتی و تاکی کورد وەکو هاوڵاتیەک گاشێنێ مافەکانی هەیە لە ماوەی ڕابردوودا لە خۆپشاندانی خوێندکاران بینیمان بە گازی فرمێسک ڕێژ ڕوبەڕوویان بوونەوە هەندێک خوێندکار بریندار بوون دواکەوتنی موچە هەندێک جار لێبڕینی موچە لە ژێر نەبوونی هیچی یاسایەک داواتە نەبوونی خزمەتگوزارەکان کە زۆرجا ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە ئەمانە هەمویان پێشیلکاریەک نین بەرامبەر بە مافە سەرەتایەکانی تاکێک توانین بڵێن مەسەلەن پێنەدانی مافیا پێنەدانی خزمەت گوزاری بە هاوڵاتیان و بە تاکانی کۆمەلگا خۆی بەخۆی توانین بڵێن پێشەرکاریە بەڵام لەو سەریشەوە ینی گرنگەوەی ئاماژە بە نقطەیەکی تریش بین کە حکوومەتی هەرێم زۆر جار ئەم شتانە ئەوەسێتەوە بۆی کە حکوومەتیش کۆمەڵە گرفتی خۆی هەیە کۆمەڵە گرفتی دارایی هەیە گرفتی ئیداری هەیە گرفتی ئابووری هەیە و ناتوانێت وەکو پێویست ئەم خزمە گوزاریانە یا ئەم داواکاریانە لە کاتی خۆیان جێبەجێ بکە و ئەوانە ینی پلان ڕێژی بۆەکە بۆی لە ئایندەیە وەزارەتەکان هەرکن ینی هەستن بە ئەرک و بە مەهامی خۆیان کە ئەم ینی خواست و داواکاریانەی خۆپیشاندەران یا چین توێژەکانی تری مامۆستایانی وانە بێژ و کۆی ئەو چین و توێژانەی کە ئەرژێنە سەر یانی شەقامەکان بەڵام مافی خۆپیشاندان و خۆپیشاندانێکی ئارام و ئاسوودە و بێچێشە ئەمە مافی هەموو تاک بەتاکی کۆمەلگایە
لەبەرەوە پێویستە هەم مۆڵەتی پێ بدرێ و ئەم توندژی بەرامبەر نەکرێت بەڵام بەداخەوە خۆی خەسڵەتی خۆپیشاندان وایە یعنی کە دروست ئەبێ زۆر جار توندژی لێکەوێتەوە لە هەردوو لاوە ینی لە هەردوو لاوە ئەوە نیە بڵێن بە تەنیا هێزە ئەمنیەکان ینی توندژی بنوێنن بەڵام ئەمە کاردانەوەیە لەوانە ئێمە خۆمان من وەکو خۆم بە چاوی خۆشم ئەوەم بینی بێ کە لایەنی با بڵێن ئەوەی کە خۆی بە ستەبلێکراوە یا ئەوەی کە مافەکانی دابین نەکراوە دانێت زۆر جار هەندێک دیاردەی دزێ و هەندێک دیاردەی ناشارستانی و ئەوانش لە ناو ئەوانشەوە ڕوویداوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ینی لێرە هێز ئەمنیەکان ئەرکی ئەوانە کە پارێزگاری لە خۆپیشاندان بە هەموو پێکاتەکانیەوە بکەن و ڕێزی لێ بگرن و هیچ جۆرە توندیژێک ئەو بە پێی پرەنسیپەکانی مافی مرۆڤ کە مافی خۆپیشاندان هێشێکە لە مافە سەرچەکان کە ئێمە لە جاڵامەکەیە تەسبیت کراوە و کە باسیشمان نەکرد بەڵام ئێستاوە باسیەکەم لەبەرەوە پێویستە بە پێی ئەو دەسەڵاتی کە ڕێگە پێدراوە مەسەرەن ئەوان پێویستە هێزی پارێزەری ینی چۆنەڵی ڕەوشی خۆپیشاندانەکان و کۆی ڕووداوەکان بن و هەرواشە بەڵام وەگوتم لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوە لە ئەنجامی ئەو ینی کاردانەوە لە هەردوولاوە ڕوئەدا لەبەرەوە هەندێک جار توندیژی وەکو بینیشمان بۆ نمونە مەسەرەن دەسەڵات یا حکوومەت محاسبەی و کەسانەی کرد کە بۆ نمونە بەو شێوەیە توندیژی بەرامبەر خەڵک بەکارێنن و بە ڤیدیۆ تۆمار کراوە مەسەرەن هەیە بەڵام ئەمە هەنگاوی زیاتری ئەوێ ئەمە ینی پێویستە وشارکردنەوەی هێزەکانی ئاسایش ناخۆش بەوەی کە چۆن ڕێز لە مافەکانی مرۆڤ و مافەکانی خۆپیشاندەران و هاوڵاتیان بگیرێت ئەمەش ینی وەکوتم پرۆسەی وشاری پرۆسێکی فراوانە هەموو پێکاتەکانەگرێتەوە بە هێزە ئەمنیەکانیشەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سابیر عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی سپاس بە زانیاریەکان بەخێراتی سپاس بۆ تۆ ئەمنن بە ڕێز نەساخۆش.